سڵاو قوتابیانی پۆلی 12 لە بابەتی ئەوڕۆماندا لە یونیتی یەکەم سەنڕایزی پۆلی 12 باسی تا کوێستچنتان لە بۆ دەکەم. ئێوە دەزانن لە پۆلی 12 دەربارەی کوێستچن ئێمە چار شێوازی کوێستچنمان هەیە. تا کوێستچنمان هەیە ئەوەی کە ئێستا ئەمن باسی دەکەم ئەوە یەکێکیانە و یەکێک کەشمان هەیە پێی دەرێن نێگەتیڤ کوێستچن ئەوەش زۆر لەوەی نزیکە یعنی هەندێک لێک نزیکن دەبی ئاگامان لێبی ئەوەش دووەمە. سێمیشیان WH کوێستچنمان هەیە لەگەری yes no question. کەواتە ئێمە بە شێوەیەکی گشتی ئەو چار شێوازەی کوێستچنمان هەیە لە پۆلی 12 کە ئێمە ئیشی لەسەر دەکەین بەڕاستی هەموو ساڵش پرسیار لێ دێتەوە. یعنی دەڵێتن ئەو شێوازە ئەوە چ کوێستچنەکە ئایا نێگەتیڤ کوێستچنە ئایا تا کوێستچنە ئایا yes no کوێستچنە یان WH کوێستچنە دەکرێت پرسیارەوە هەبێتەوە. پرسیاری زۆر زۆریش دێتەوە ئەوجا لە هەر لە کتابەکە بە شێوەیەکی گشتی لە چەند شوێنێک باسی ئەو بابەتەی کردیە ئەوجا هەموو جارێک کە پرسیار دێتەوە پرسیارەکە تێک هەڵدەکرێت. یعنی یونیتی یەکەم تێدایە ئێستا ئەمە باسی دەکەین یونیتی دووەم تێدایە یونیتی هەفتەمیش تێدایە ئەوجا هەمووی تێک هەڵدەکا لۆی قوتابی نەتوانێتن بڕیاری ڕاستی خۆی بدا. بەڵام ئەمن لێرە ئێستا لەم دەرسا باسی چ لە بۆ دەکەم باسی تا کوێستچن لە بۆ دەکەم. تا کوێستچن بابەتەشی زۆر فراوانە. ئەگەر ئەتوو تا کوێستچنی تێگەیشتی نێگەتیڤ کوێستچنیش بە ئاسانتر تێدەگەی و هەروەها دەبێت لە تا کوێستچن ئاگاداربی ئێمە چەند یاسایەکمان هەیە یاخود بابرێن چەند شێوازێکمان هەیە هەندێک تەفاسیلی دەوێتن لەبەرەوە لە گەرم بە. زۆر باشە. بە کوردی پێی دەرێن کلکە پرسیار تا کوێستچن واتە کلکە پرسیار. یاسایەکی گشتیمان هەیە دەرێ یاسای گشتی کلکە پرسیار. یاسای گشتی چۆنە؟ تەماشاکە helping verbs یعنی helping verbەکەی لە سەرەتادا دەنێ دوایە نۆتەکە لەناو کەوانەی دانایە. قوتابی بەڕێز کە نۆتم لەناو کەوانەی دانایە مانای چییە؟ مانای وایە دەتوانی بەکاری بینی دەتوانی بەکاری نێنی و یاخود بابرێن هەندێک جاران پێویستە بەکاری بینی و هەندێک جارانش پێویستە بەکاری نەهێنی. هەر شتێک لەناو کەوانەی دانرا کەواتە بە پێی پێویست بەکاری دێنی. دواتر ئێسم نووسێواتە سەبجەکت و علامەتی پرسیاریشمان هەیە لەبەرچە علامەتی پرسیار چکە ئەمن گۆتیتم ئەمە کوێستچنە پێشی هەموو شتێک مەوزوعەکەی تو کوێستچنە دەبێت لە ئاخیری علامەتی پرسیار هەبی. مامۆستا هێلپینگ ڤێربەکان چنە؟ هێلپینگ ڤێربەکان بە خۆت دەزانین ئەمە ڤێرب تو بیمان هەیە ڤێرب تو دوومان هەیە ڤێرب تو هافمان هەیە ئەوانە مۆدەڵ ڤێربەکانمان هەنا ئەوانە هەر هەمویان پێیان دەگوترێت هێلپینگ ڤێرب. کەواتە دەبێت هێلپینگ ڤێربەکە لە سەرەتابی ئەوجا ئامبی ئزبی ئاربی یاخود بابرێ مۆدەڵ ڤێربەکان کان کود مەیمایت ئەوانە هەر هەمیان چنە هەر هەمیان ئەمانە پێیان دەرێن هێلپینگ ڤێربس. ئەو هێلپینگ ڤێربانە هەندێک جاران دەبێت نۆتیان لۆ زیادکەین و هەندێک جارانیش پێویست ناکە نۆتیان لۆ زیادکەین چونکە پێویست نییە. و لە دواییش یەکسەر سەبجەکتمان لە بۆ دێ سەبجەکت کەواتە یاسای گشتی کلکە پرسیار لە دووشت پێک دێ. قوتابی بەڕێز ئەزانین لەس پێک دێ لە هێلپینگ ڤێربی پێک دێ هێلپینگ ڤێرب ئەوە یەکیان و دووەمیشیان لە سەبجەکتی پێک دێ. یعنی تو ئیشت لەگە دووشەی هەیە هێلپینگ ڤێرب لەگە سەبجەکت مەچوە لای ئۆبجەکت بە هیچ نەوعەکی مەچوە لای ئۆبجەکت. زۆر باشە. ئەگەر تماشا بکەین یەکێک لە یاساکانی کلکە پرسیار ئەوەیە دەرێ ئەگەر ڕستەکەت ئەرێبی ئاتو دەبێت کلکە پرسیارەکە بکەین نەرێ. تەماشا ئەم ڕستەی بکە. تەماشا ئەم ڕستەی بکە. تا question with verb to be. ئەمە تا question لەگە ئەنواعی دەخینین. ئێستا ئەگە لەگە verb to be بی verb to be بە خۆت دەزانین لەگە چما لەگە am is are was were. am is are was were. ئەوانە پێیان دەگوترێ verb to be. ئێستا ئێمە چۆن کلکە پرسیار لەگە verb to be تەماشا ئەو نمونەی بکە. She is a teacher isn't she؟ تەماشاکە She is a teacher, isn't she? کە دەرێ she is a teacher ئەو ڕستەیە پۆزیتیڤە یان نەگەتیڤە؟ بابرێن ئەرێ یان نەرەیە؟ بەڵێ ئەوە ڕستەیەکی ئەرەیە. مادام وایە پێویستە کلکە پرسیارەکە چبی نەرێوی یعنی مەرجە. ئەوە یەکێک لە تێبینەکەم پێگوتی گوتم ئەگەر ڕستەی سەرەکی بابرێن ڕستەی ئەسڵی بەخۆی ڕستەکە ئەرێبی دەبێت کلکە پرسیارەکە نەرێبی. She is a teacher دەرێ isn't she؟ isn't she؟ مامۆستا ئەو پرسیارە لە چێینە ئەمن ئەو پرسیارم ئەلێرە دروست کردیە ئەلێرە لە چ دروست کردی هاتم شاکە ئیش لەسەر شی بکە لەگەر ئزی ئەو دووشەیە هیچی کەت ناوێ ئەو دووشەیە. یەکەم طبعا ئەتو کە پرسیاری دروست دەکەی هێلپینگ ڤێربەکە هەموو جار دێتە پێشەوە مەثەلەن ئام ئز ئار بینە پێشەوە ئەوە ڕستەکەت کردە پرسیاری هاتم شە ئزەکەیکە ئزەکە بینە پێشەوە دەبتە چ دەبتە ئز شی وانە ئز شی باشە ئەگە بۆ ئز شی تەماشای ڕستەکەی بکە نۆتی تێدایە نەخێر تێدا نییە تو نۆتەش لە بۆ زیادکە دەبتە isn't she ئەوە دەرچوو
isn't she كواتە مامۆستا ئەو isn't she لە چێ هاتیە ئەمن ئەو isn't she'م ئەلەو دوای دروست کردیە نابی بێ a teacher ئەوە objectە ناونە لێرانە پێویستت پێ نیە ئەتو بەس ئیشت بە subjectە لەگەر helping verb ئەو isn't مامۆستا ئەو is a verb to be ئەدی من نارێم تا question لەگەر with verb to be ئێ باش ئەوە verb to be کەواتە ئێمە قوتابی بەڕێز کە ئەتوو ڕستەکە verb to be تێدابی ها verb to be پێم گوتی ها لێرە ئزە لێرەش ئزە لێرە ئەم ئەوان هەموو verb to be نە ئەگەر قوتابی بەڕێز ڕستەکە verb to be تێدابی تەنها verb to be کە بینە سەرەتا ئەوە هینامانە سەرەتا is ڕستەکەی تەمەشا بکە نۆتی تێدایە نەخێر لێرە نۆتی تێدا نییە کەواتە دەبی لێرە دابنێ با تەمەشای ئەو نمونەی بکەین ئەوە ئارمان هەیە لێرە هاتەمەشاکە ئەوە verb to be ها کردیتمە aren't they aren't lawyers ئەو ڕستە نەرەیان نا ئەو ڕستە نەرەیە ئێدەنە دەبی ئەوەی بیکەمە ئەرێ ها دەبی کوێشنەکە بکرێتە ئەرێ کە ئارەکە بینە پێشەوە دەبتە are they ئەوە کردمە are they ئەوەش علامەتی پرسیارم دانا با بێنە سەر your name is Soran your name is Soran isn't it باشە تو پرسیارێک لێ دەکەم ئەمن گوتم ئیش لەگەر چێ بکە لەگەر ئیزەکەی بکە لەگەر سەبجێکتەکە بابرێن هاتەمە شاکە your name is سۆرانشمان هەیە کە ئەمن دەرێم your name خۆ ئەمن لەگەر تۆم نییە لەگەر ناوی تۆمە your name وشی ئەوێ برێم your book وشی ئەوێ برێم your mobile your mobile خۆمە لەگە توم نییە لەگە مۆبایلەکەتمە کەواتە ئەمن لۆ ئیتم بەکارهینایە لۆ ئیتم بەکارهینایە چونکە ئیت لە جیاتی your name بەکار هاتیە با ئەو قسەت پێ برێم ناکرێ ئەتوو your name و ئەوانە برێ isn't your name شتیوان نییە یاخود ناوێکمان لێرە هەبی ئەلی محەممەد هەرچێ بیتن ناکرێن ناوەکەی بەکاربینی ئەدی چ بکە مامۆستا دەبیت جێ ناوەکەی بەکاربینی زۆر باشە your name is Soran isn't it تەمەشاکە isn't it your name is Soran isn't it مامۆستا ئیتر لە چێ هینایە کاکە ئەو ئیتە لە جیاتی your nameەکەیە ئەدی مامۆستا ئیزەکە چیانە ئەوەش ئیزەکەی ها ئەلێرەم دانا بزانە ئەدی ئەو نۆتەش لەبەرەوەی ئێرە نۆتی تێدا نیە لەبەر ئەوەی نۆتی تێدا نیە ئەمن نۆتەکەم لە بۆی دانایە تەمەشا ئەو ڕستەی بکە it is my mother isn't it it is my mother باشە دەکەی ئەتوو یعنی تەڵەبە لەوانێ لی بشێوە لێرانە ئەمن گوتم ئیش لەگەر ئەو دوای دەکەی ها ئەوە ئەوەش it is my mother isn't it my mother objectە ئەتوو لە بۆ objectەکەی مەچوو ئەتوو ئیش لەگەر it و ئیزەکەی بکە زۆر جاران ئێستا لەوانەیە ئەتوو دەرەی مامۆستا my mother کو ئیتی لەگە بەکاردێ ئێ باشە خۆ لەوانەیە ڕسمی داچی لەوێن دەردرابی برێ it is my mother یعنی دەست لە بۆ ڕسمەکەی درێژکە یعنی مەبەستی ڕسمەکەیە یاخود تەلەفۆن دەکرێتن ئەمن دەرێم it is my mother وەنیە it is my mother ئەوە داکمە کەواتە لێرە مەبەستم داکم نییە مەبەستم تەلەفۆنەکەیە مەبەستم ڕسمەکەیە لەبە هەندێک تو دەرەی it is my mother isn't it ئەمن دیسان ئیتی بەکاردێنەوە نابی برێ isn't she تەڵەبە غەڵەت دەکات دەرێم مامۆستا ئەدی isn't she بەکار نایە isn't she لە چێ هینە خۆ ئەتوو چت هەیە سەبجێکتت هەیە لەگەر helping verbەکەی پێویست ناکە ئەتوو ئەو شێوازەی بەکاربێنی زۆر باشە با بێنە سەر نمونە چکە I am not a student am I ئەوە زۆر ئاسانە I am not a student ئەو بەخۆی نەرەیە ڕاست بیکە am I نۆتەکەی لابە ئامەکەی بینە پێشەوە ئەوە شێوازەی ئاسانە دروست کرد بەڵام ئەگەر تەمەشایی شێوازە چکە بکە ئەگەر نۆتی تێدا نەبی I am a student ئەو جارێ دەرێ aren't I ئەمە چمان کرد قوتابی خۆشەویست تەمەشاکە I am a student ئەوە نەرەیە نەخێر هەندێک فەرقی پێ بکە لەگەرەوەی لێ دەرێ I am not a student کە نۆتی تێدایە مشکلت نییە بەڵام کە ڕستەکەت ئەرەیە یەکسەر دەبتە شاز هەندێک گۆڕانکاری ڕوودەدا I am a student دەبی برێ aren't I ئەوە شاز ئاگادار بە دەبی ئەتوو ئەوە بە شێوەیەکی شاز هەنووسم شاز دەبی بە شێوەیەکی شاز هەڵسو کەوتی لەگەر بکەی هەمان شێوەمان هەیە I am a student am I not ئەوە شێوازە چکەیە ئەوە فۆرمەڵە ئاگادار بە ئەوە فۆرمەڵە یعنی هیچ فەرقیان نییە ئەوانە هەردووچیان ڕاستن ئەوە فۆرمەڵە ئەوەش ئینفۆرمەڵە باشە ئەمە چییە ئەمە باسی تا کوێشنم لەو کردی لەگەر verb to be تا کوێشن لەگەر verb to be ئەگەر ئێستا ئێمە بین تەمەشای ئەو جارێ باسی تا کوێشن لە بۆ دەکەم with modal verbs ئەوانش تقریبا لێک نزیکن تا question with modal verbs modal verbەکان دەبی بزانیت چییە modal verbs زۆر تەڵەبە هەیە نازانی modal verbs معنای چییە modal verbs یعنی can could may might shall should will would وهروەها هەیەتمان have to need to
ought to must ئەوانە هەر هەمویان پێیان دەگوترێتە modal verbs تەماشا ڕستە یەکەم بکە هام نووسیتم ئەگەر modal verbs لە ڕستەکەدا هەبوو ئەوە لە دروستکردنی کلکە پرسیار بەکاری بهێنەوە یان بەکاردێت يعني modal verb بەکە لە ڕستەکەیدا هەبوو وەرە بەکاری بینەوە هاتەماشا بکە we shouldn't do the job should we مامەستا ئەو شودت لە چێ هینە ها ئەمە شودنتمان هەیە ها ئەوە modal verb بەکە لە ڕستەکەی بەڵام modal verb بەکەم پۆزیتیڤە یان نێگەتیڤە نێگەتیڤە ئەو تێبینی هەروچ خۆی دەمێنێتەوە لە ئەوەلی حتا ئاخیری بۆ نمونە ئەگەر بەشێکی ڕستەکەی یاخود بەشی سەرەتایەکەی یان بەش ئەساسیەکەی ئەگەر پۆزیتیڤ بوو دەبی ئەتو تا کوێشنەکەی بکەیە نێگەتیڤ یاخود بابرێن ئەگەر ڕستە ئەساسیەکە نێگەتیڤ بوو ئەتو تا کوێشنەکەی دەکەیە پۆزیتیڤ ئەو یاسای حتا کۆتایی لەگەرت دەڕوا هاتم شای modal verb بەکانکە we shouldn't ئەو پارچەیە نەرێ یان نەرێ نییە بەڵێ نەرەیە مادام نەرێ دەبی ئەولایان دەبی کوێشنەکەیان چ بیتن دەبی ئەرێبی we shouldn't do the job should we ئەمن ئیشم لەگە چ کردیە لەگە دوو شەی کردیە we لەگە should یعنی ئەمن گوتم subject لەگەر modal verb subject لەگەر verb to be هیچ کەنیە نەیە سەر verbەکان شتەکان برچکە ئەوە پێ دەرێن کلکە پرسیار واتە کورتە و دەشکەوتە کۆتایی ها ئەو تێبینیش بزانە کلکە پرسیار دائما لە سەرەتا نییە ها کلکە پرسیار لە چەند دەرێ لە کۆتایی ڕستەکەی دەبی یعنی ئەگەر امتحانی وزاریم ڕستەیەکت دی بۆ شایەکی کت بۆ ئاخیری ئەوە تو یەکسەر دەبی بزانی مەوزوعەکەی تو چییە تا question لەگەر یەک لەو بابەتانەی کە ئێستا بۆت باز دەکەم باشە شودویماندانە شودەکەمان کردە پۆزیتیڤ و ویشماندانە و تاو ئێستا modal verb بچکە وەردەگرین تەماشای کانێکە ها your brother can drive the car can't he لێرە ئەمن تەماشای your brother-یکە your brother يعني هي وانيا اقبرم your sister دبتر شي اقبرم your mother دیسان دبتو شي اقبرم your father دیسان دبتو هي ادي اقبرم your friends لو حالتي دتواني هي بي دتواني شي بي هردو چه راستا شكو friend جوازه your teacher اتو نازان teacher اگه كرا دبري هي اگه كتسه يعني افرته دري شي لو حالتي your brother can drive the car can't he هي متكرد جماعه تمشاكن your brother هیم بەکار هێنا لە زیاتی your brother با لێرە تێبینێکت پێ برێم ئەتوو ناتوانین ناوی بەکاربینیەوە یان your brother your sister بەکار نایێتەوە دەبیت جێناوەکەی بەکاربینی هاوە جێنامان بەکارهێنا لە زیاتی your brother هیمدانە ئەدی کانەکەم چ لێکرد مامۆستا کانەکەش دێنین نۆتەش لە بۆ زیادەکەی دەبتە کانت your brother can drive the car دەڵێم can't he ئەمە دوو نمونەمدایە دەربارەی modal verbەکان طبعا هەموو modal verbەکان بۆ شێوەیە حەستەکان مەستی دانێ حەز دەکا هافتووی دانێ حەز دەکا هافتوو لەگە مەزموعەکان دەک تەزارب دەکا لە یاسا بەڵام کانی دانێ کودی دانێ شود مایت مەی هەمووی دانێ هەمووی ئەو شێوازەیە و هیچ فەرقی نییە ئەمن باسیتم لە بۆ کردی تا question with modal verbs ئێستا باسی بابەتش کە لۆ دەکەم دیسان تا question ئەو جارێ with main verbs modal verb خلاص helping verb خلاص بابینە سەر بابەتێکە ئەویش بابەتی چییە تا question with main verbs main verb مامۆستا main verb چییە main verb ئەمن باسم کرد گوتم ئام و ئز و ئار و وەسوێر ئەوانە verb to بینە و helping verbن do does و did ئەوانە verb to doونە و helping verbن modal verbەکانیش helping verbن جگە لەمانە هەر verbەچ کردی پێی دەرێین main verb بۆ نمونە like ها like it یان هەر یەک لەوانە یان read write speak talk walk watch ئەوانە هەر هەمویان چنە main verbن مامۆستا main verb ناوەچ کەشی هەیە پێی دەرێن action verb ئاگادار بە action verbیشمان هەیە نفسی شتە یعنی main verb یان ئەوە زۆر جان base یعنی base verbiان پێ دەگوترێت ئەوانە هەر هەمیان ڕاستن ئەو ناوانە بەس main verb بزانە دەبی ئەتو ئیشەچی بکەی ئەو دەبتە verb مەثلا ئەتو تا هێوارێ برێ is چی ئیش دەکا هیچ ئیش دیار نییە یان برێ بابرێن are چی ئیش دەکا هیچ دیار نییە بەس کە ئەتو دەرێی speak ئەو نەفەرە قسە دەکا واتە ئیشێکەیە مادام ئیشەیە لەو حالەتەی ئەتو هیچ مشکلت نابی ئەو پێی دەرێن main verb قوتابیانی بەڕێستم شاکە لەگەر ڕستەی ڕانەبردوو دوو دەزی بەکاردێ و لەگەر ڕستەی ڕابردوو دد بەکاردێ کەواتە ئەتوو ڕستەکەت تێدایە یان ڕستەک هەیە بابرێن ئەو ڤێربەی تێدایە main verbi تێدایە دەرێ ئەگەر ڕستەکەت پرێزنت بوو دوو دەزی بەکاربینە لە دروستکردنی کلکە پرسیار بەڵام ئەگەر ڕستەکەت پاست بوو وەرە ددی بەکاربێنە لە دروستکردنی کلکە پرسیار ئەتوو دەزانی لە present simple ئەمن پرسیاری چۆن دروست دەکەم بە دوو یان دەست ئەدی لە شێوازی past simple پرسیار بەچ دروست دەکرێت بە دد دروست دەکرێت مادام وایە دەرێ ئەگەر verb to do لە ڕستەکەدا هەبوو ئەوە لە دروستکردنی کلکە پرسیار بەکاری بهینەوە یعنی ئەگەر بەخۆی ڕستەکە دوی تێدا بوو
یان دەزی تێدا بوو یان دۆنتی تێدا بوو دەزنتی تێدا بوو دد یان ددنتی تێدا بوو ئاتو هیچ مشکلت نییە وەرە بەکاریان بهێنەوە بەڵام ئەگەر تێیدا نەبوو هەبا ئەو نمونەی وەربگرین سارا لايكس دراما سارا لايكس دراما دەبێت تماشای ئەو ڕستەیە بکەی لە ئیمتحانەوە هەڵ دێتەوە ئەوش دەکرێتە بۆ شای سارا لايكس دراما ئێستا هەندێک نمونەی وزاری هەڵ دەکەین سارا لايكس دراما ئەو ڕستەیە پێم برێ پاستا یان پرێزنتە چۆن دەزانی ئەو ڕستەیەکی پرێزنتە چ ڕستێک پرێزنت چ پرێزنتێک پرێزنت سمپڵە لەبەرچی لەبەرەوەی ڤێربەکەت ئێسی پێوەیە مادام ڕستەکەت پرێزنت سمپڵە ئەمە دوو حالەتمان هەیە یان دوی بەکاردێنی یان دەزی بەکاردێنی باشە مامۆستا چمان بەکارینە دەز ها شیمان هەیە چێشمان هەیە سارامان هەیە طبعا لە زیاتی سارا ئەمە پێم گوتی دەبی شی بەکاربێنی دەبی شی بەکاربێنی زۆر باشە لە زیاتی سارای ئەوە شید بەکارهێنا لايكس ڕستەکەت پرێزنت سمپڵە دویان دەزی لەگەشت شی بەکاردێنی لەگەشت شی ئەوە دەبی دەزی بەکاربێنی ئەو ڕستت پۆزیتیڤ وایە بەڵێ دەنەن تا کوێشنەکەی بکە نێگەتیڤ دەبی تا کوێشنەکەی بکەیە نێگەتیڤ هیچ بەجالی تێدا نییە کەواتە ئێستا گەیشتینە چ ئەگەر ڕستەکی پرێزنت سمپڵمان هەبوو ئەوە ڕستە پرێزنت سمپڵەکەیە باشە ئەتوو یان دوو یان دەزی بەکاربێنە تەماشای سەبجەکتەکەی بکە ئەگەر تاکە دەبی دەزی بەکاربێنی ئەگەر کۆیە دەبی دوی بەکاربێنی ئەمن لەبەرەوەی شی تاکە هەستایمە دەزم لەگەر بەکارهێنایە ئەو ڕستەیەکی پرێزنت سمپڵ بوو بابێن ڕستەچکە وەربگرین کە پاس سمپڵە سارا لايكت دراما ئەو جارەی سارا لايكت تەماشاکە پاس سمپڵە مادام پاس سمپڵە مادام ڕستەکەت پاس سمپڵە تەواو دوو دەست بەکار نایە خلاص چکە دوو دەست تەنها لەگەر پرێزنت سمپڵ بەکاردێن ئەدی چ بکە مامۆستا وەرە ددی بەکاربێنە بابی من تەماشاکە ئەوە شی لە زیاتی سارای ئەمن تازە پێم گوتی دەبی شی بەکاربێ مامۆستا لۆ ددت بەکارهێنا کاکە ڕستەکەم مین ڤێربەکەی پاستا ئەگەر مین ڤێر پاس بی دەبی ئەتو ددی بەکاربینی ناتوانانی دوو دەزی بەکاربین چکە دوو دەست تەنها لەگەر پرێزنت سمپڵی بەکاردێن قوتابی بەڕێز ئەمن باچ لە بۆ دەکەم تا question with main verbs ئەوانە main verbن لە بە هەندێک ئەمن دوو دەزی بەکاربهێنم بەڵام قوتابی بەڕێز ئەگەر ئەمە لە ناو ڕستەکەی ئام و ئوز و ئارم هەبوو ئەمن دوو دەزم لە بۆ چییە ئەگەر ئەمن وەزوێرم هەبوو دوو دەزم لە بۆ چیە بەکاری ناینم پێویستم پێ نییە باشە ئەدی ئەمە مۆدل ڤێرب ئەگەر مۆدل ڤێربم هەبوو دیسان ئەمن مۆدل ڤێربی خۆم هەیە دەتوانم بەکاری بینمەوە ئەدی مامۆستا دوو دەست و ددی لە چه حالەتێک بەکاربینین ها پێم گوتی ئەگەر ڕستەکەت پرێزنت سمپڵ بوو ئام و ئوز و ئاری تێدا نەبوو دوو دەزی تێدا نەبوو ئەتوو بە خۆت دەبی بەکاری بینی لە پاس سمپڵیش ددی بەکاردێنی با تەماشا ئەو نمونەیە بکەین The students don't have enough time to study do they The students تاکەیان کۆیە طبعا کۆیە The students ئەمن theyم بەکارهێنا لە بەرامبەر The students theyم بەکارهێنا تەماشاکە The students they بەڵام لە ناو ڕستەکەی ئەمن دۆنتم هەیە دێم بەکاری دێنمەوە ها نووسیتم ئەگەر دوو دەزم هەبوو بەکاری دێنمەوە don't have enough time to study do they طبعا ئەوە نۆتی پێوەیە نۆتەکەی لێ دەکەیەوە یەکسەر بەکاربینەوە do they ئەمن ئیشم لەگە چێ کردیە لەگە سەبجێکتی لەگەر ڤێربەکەی لەگە هیچ کە ئیشم نییە من ئیشم لەگە سەبجێکت و لەگە ڤێربەکەی هەیە لەگە هیچ کە نییە کەواتە ئەگەر ڕستەکە دوو یان دەزی تێدا بوو ها بە ئەو نمونەی وەربگرین ئەوە لێرە دەزی هەیە دەڵێ my friend ئازاد تەماشاکە my friend ئازاد باشە ئازاد کوڕەیان کچە طبعا کوڕە ئەتو ناچاری مادام ئازادت هەیە ئەتو دەبی هی بەکاربینی خۆ ناکەیشی باشە ڕستەکە دەزنتی تێدایە بەڵێ نێگەتیڤە بەڵێ دە باشە لەگە هیچ بەکاردێ ڕاست نێگەتیڤەکەی لێ بکەوە وەرە بیکە دەست دەبتە چێ دەبتە دەزهی لۆ هیمدارە مامۆستا چکاوە ئازادە ئەگە گوتبا my friend لەیلا لەو حالەتەی دەبا گوتبا چێ دەز طبعا لێرە دەزتمان هەیە دەتگوت دەستشی نابی هی یەکەت مینە لەو حالەتەی با تەماشای نمونەچکە بکەین the workers تاکەیان کۆیە the workers ئەوەتە the workers ئەمە لە زیادی the workers دەبی they بەکاربینم تەماشاکە they بەکاردێنم the workers did the work as quickly as possible مامۆستا ئەو ددنتت لە چێ هینە ئێوەتە ددم هەیە یەکسەر بەکاری دێنمەوە و دەبتە چ ددن they کەواتە ئێستا ئێمە لە شێوازی سێم باسی تا question لە بۆ کردی لەگەر main verbs ئەوانە هەمیان main verbن ها likes like it یان بابرێن don't to ئەوانەشم باس کردی گوتم ئەوانەش دەبی وەکو خۆی بگوترێتەوە سێمیش تەواو ئێستا دەچینە سەر چارەم حالەتی تا questionی
لە چارەم حالە دەرێتە questions with have یان have to has یان has to had یان had to ئەوە هەندێک ئەوەترە دەبێت تەرکیز زیاتر کە لەو حالەتەی چکە ئەوەی ئێستا باسم کرد تا ئێستا ئاسان بوو تقریبا لێرەش هەر ئاسانە بەڵام چۆنە هەندێک تەرکیز زیاتر کە the questions with have یان have to هەندێک زارستەکە هاوی تێدایە هەندێک زارستەکە have to تێدایە هەندێک زارستەکە هازی تێدایە هەندێک جاران هاستوی تێدایە هەندێک زارستەکە هادی تێدایە و هەندێک جارانیش هاتووی تێدایە باتەمەشای تێبینیەکان بکەین ستان پێم گوتی کەینێ پاستە و کەینێ پرێزنتە دەرێ ئەگەر have و has زائدە ناون یعنی ڕستەکمان هەبوو have و هازی تێدا بوو ناو نەچی لە دوا هاتبوو لە ڕستەکەدا بوو ئەوە ڕستەکە ڕانەبردووی سادەیە و دەبێت دوو دەزی تێدا بەکاربێنی ئەم باسم کرد گوتم ئەگەر ڕستەکەت پرێزنت سمپڵ بی دەبی دوو دەزی بەکاربێنی دەتەمەشا ئەو ڕستەی بکات the students have a nice class the students have a nice class هاوی تێدایە بەڵێ مامۆستا تێدایە چی لە دوا هاتیە کلاس یان a nice class فەرقی نییە هەر ئەو ئەیت بینی نیشانەی ئەوەیە ئەتوو ناوت هەیە کە دیتت have زائدە ناو هاتیە ئاتوو یەکسەر بێت ئەو ڕستەیە پرێزنت سمپڵە ئەمن یان دوو یان دەزی بەکاردێنم لەبەرەوەی بەتوم گوتیە ئەگەر ڕستەکەت پرێزنت سمپڵ بوو دوو دەز هیچ کە ناوی بەکاربێنی باشە don't they the students ئەوە وازەحە the students لە جیاتی the students ئەمن they بەکاردێنم ئەوە دەیشم بەکارینە مامۆستا ئەو دۆنتت لە چێ هینە پێم گوتی ئەگەر ڕستەکەت پرێزنت سمپڵە ناتوانێت ئەو هاڤەی لێرە بەکاربینیەوە ئێستا لۆ چکە ڕستەکەت پرێزنت سمپڵە هەندێک تەڵە بە دەرێ مامۆستا دەتوانم برێم haven't they نەخێر ناتوانی نەخێر ناتوانانی لەبەرەوە ڕستەکەت پرێزنت سمپڵە حالەتی دیکەمان هەیە دەتوانی ئەو پێت دەرێم حالەتی دیکەمان هەیە بەس لێرە ناتوانی باشە Layla has an expensive mobile Layla ئەوزارێ has ها ڕستەکە هازی تێدایە مادەم هازی تێدایە ڕستەکەت پرێزنت سمپڵە لەیلا طبعا لەیلاشت تاکە دەبیتی لەگە بەکاربینی لە جیاتی لەیلای شی بەکاردێنی ها لەیلا has an expensive mobile دەرێت doesn't she مامۆستا ئەو دەزت لە چێ هینە ئەدی نەمگۆ ئەگەر هازت هەبوو ناو نەچی لە دوا هات کا ناون مامۆستا و مۆبایلە ئەوتە مۆبایل ناونە ئەدی ئەن expensive چیە ئادجکتیڤە باسی کردیە یعنی بەس باسی ناون مەتعی ناونەکەی کردیە هیچ تەسیر ناکە مادام ئەنت هەیە یاخود ئەت هەیە ئەوە ئەن ئەوە ئا هەر یەکسەر ئەتو دەزانی ڕستەکەت چیە ڕستەکەت ناوی لەگە بەکار هاتیە کەواتە have و has زائدە ناون ئەوە دەبی ئەتو دوو یان دەزی لەگەر بەکاری بێنی تێبینێت چکەمانەیە دەرێ کاکە ئەگەر have to has to need to لە ڕستەکدا هەبوو ئەوە ڕستەکە ڕانەبردووی سادەیە و دەبێت دوو دەزی تێدا بەکاربێنی دیسان ئەوە یارمەتیت دەدا ئەگەر ڕستەک هافتوی تێدا بوو ڕستەک هاستوی تێدا بوو ڕستەک نیتوی تێدا بوو ئاتو یەکسەر دەرەی کاکە ئەو ڕستەیەکی پرێزنت سمپڵە و ئەمن دوو یان دەزی دەبی بەکاربێنم هیچ مەزالی تێدا نەمایە باشە ئەوە هافتومان هەیە باشە the students have to یەکسەر ئەتو برێ لە جیاتی the students وەرە چ بکە وەرە ذەکەی دابنێ باشە ئەدی مامۆستا ئەمن have to یعنی بەکارنێنمەوە نەخێر بەکارنێنیەوە بە هیچ نەوەچ have to جیاوازە وەرە دۆنتی بەکاربینە دەبتە چێ don't they the students have to study hard don't they ئەوە یەکیان دواتر need to مان هەیە تەماشای need تویکە you need to study English hard don't you طبعا you مان هەیە you هیچ مشکلەی نییە خۆ هەر جێناو هەمان جێناومان بەکارهێناوە هیچ مشکلەی نییە need to study English hard don't they و خلاص براوە ئەو جارێ هاستومان هەیە هاتمە شاکە سارا has to work hard doesn't she ئەوە شتێکەشمان لە جیاتی سارایدانا قسەکەم کردیە گوتم ئەگە ئەولایە پۆزیتیڤ بی دەبی ئەولایەش بکەیە نێگەتیڤ ئەولایە پۆزیتیڤ بی ئەولایەش بکەیە نێگەتیڤ ئێستا ئەمە باسی چمان کرد تا questions with have و have to has و has to ئێستا باسی had و had توش دەکەین تێبینێت چکەمانەیە کە ئەو تێبینیە هەر گەلە گرنگە ئەگەر لە ناو ڕستەکە have و has و had پیپیان لە دوا هاتبوو واتە پیپی زین چیە پیپی یعنی past participle مثلا write wrote written write present wrote pastەکەیتی بەڵام written پیپیەکەیە قوتابی پۆلی 12 دەبی بزانێتن پیپیەکان چێنە و لە بەریان بکە بەڕاستی زۆریشت بە پیپی دەبی یعنی دەبی هەر هەمیان لەبەر بکەی have و has و had ئەگە پیپیان لە دوا هاتبوو ئەوە ئەتوو لە دروستکردنی کلکە پرسیاردا بەکاری بهێنەوە بەس لەو عالەتەی بەکار دەهێنەوە تەماشاکە تەماشا وەستێ بکە she has done her homework hasn't she کا پیپی ئەوە پیپیەکەی ها تەماشاکە
ئەوە پیپە هاستی لە دوا هاتیە هاز پیپی لە دوا هاتیە باشە مادام هاز پیپی لە دوا هاتیە کەواتە ئێمە چ دەکەین ئێمە دێن هازەکەی بەکاردێنینەوە تەماشاکە she has done her homework لە دوای هازی پیپی هاتیە دەوەرە مادامۆیە شتێکی بنووسەوە ئەوە شتێکە بنووسیەوە وچی خۆی ینی سەبجەکتەکەی ناگۆڕی هازەکەش بەکاربینەوە ئەوە هازەکەشم بەکارینەوە نۆتەچی لە بۆ زیاد دەکەم مەزانین لە بەرچێت چکە ئەو ڕستەیە پۆزیتیڤە دەبێت ئەتوو کلکە پرسیارەکە بکەیتە بکە نێگەتیڤ کەواتە she has done her homework hasn't she ئەوە ڕستەیەکی تەواو دروست کرد مامۆستا لەبەر چه هازەکەت بەکارهێناوە لەبەر ئەوەی ئێمە پیپیمان هەیە لە دوای هازەکەی هەر دەمەچی پیپیت هەبوو لە دوای هاز هات ئەتوو دەبی بەکاری بینیەوە You had studied English, hadn't they? ها لێرە hadn't بەکارهێنایتەوە hadn't they مامۆستا لۆ hadn't بەکارهێنا کاکە ئەمە هادمان هەیە هادەکەشتی لە دوا هاتیە پیپی لە دوا هاتیە تەماشاکە هات پیپی لە دوا هاتیە یەکسەر ئەمن دەرێم hadn't they ئادی لێرانە we haven't finished the book have we ئەوە ویەکە کێشەمان لەگەری نییە مامۆستا هافت لۆ بەکارهێنایە چکە بابە پیپی لە دوا بەکار هاتیە haven't finished چیە پیپیە مادام پیپی بەکار هات ئەمن واجبە دووبارە هاو و هاز و هادەکەی بەکاربینمەوە زۆر باشە ئەمەش تێبینێک بوو لەسەر چ لەسەر هاو و هاز و هات زائیدەن پیپی بەڵام تێبینێ چکەمان هەیە تەماشاکە ئەگەر لە ناو ڕستەکە هات زائیدەن ناون هەبوو ئەوە ڕستەکە ڕابردووی سادەیە و دەبێت بەکاربێنی تازە باسم کرد گوتم تەنها لە حالەتێک ئەتوو دەتوانی هادەکەی بەکاربینیەوە ئەگەر پیپی لە دوا بەکار هات بەس لێرە چ بەکار هاتیە گوتم ئەگە هەبوو یان ناون هەبوو ئێستا با ئەیەکێت و دەزانیەوە ناونە a new car خۆ دەشتوانم بەس برێم کار یعنی چ مشکلەی نییە a new car باشە they had a new car ئەگەر تەماشا بکەی they had a new car ئەوە ناونە ئەوەش هادە ئەگەر ڕستەیەکمان بینی هاد زائیدەن ناون بوو ئەتوو دەبی ددی بەکاربینیەوە ئەوە دەکەم بەکارهێنا لەبەر چ ددم بەکارهێنا مامۆستا لەبەرەوەی ڕستەکەت پاس سمپڵە لە ڕستەی پاس سمپڵ دەبێت ئەتوو ددی بەکاربینی تێبینێت چکە ئەگەر لە ناو ڕستەکە هاتوو هەبوو ئەوە ڕستەکە ڕابردوو سادەیە و دیسان ددی بەکاربینەوە یعنی ئەمە لە دوو حالەت ددی بەکاردێنەوە چ ئەگەر هادم بەتەنێ هەبوو چ ئەگەر هاتووم پێکەوە هەبوو باشە با تەماشا بکەین The teachers had to teach perfectly okay didn't they مامۆستا ئەوە چی ئەوە هاتووە تەماشاکە ئەوە هاتوو ئەگە هاتوومان هەبوو ڕستەکەت پاس سمپڵە قوتابی بەڕێز ئەگەر ڕستەکەت پاس سمپڵ بوو دەبێت ددی بەکاربینی ئەمە پێشتریش باسم کرد هەر ڕستەیەکت بینی پاس سمپڵە ددی بەکاربینە لە بۆ دروستکردنی کلکە پرسیار تا کوێستچن مامۆستا کو بزانمەوە پاس سمپڵە ئەگەر بە خۆی مەثەلەن هادی تێدا بوو یان هاتووی تێدا بوو ئەوە ئەتوو کێشەتی یان ددی تێدا بوو بە هەمان شێوە دەتوانێت ددەکەی بەکاربینەوە ئەمە چەند تێبینێکی زۆر گرنگ بوو دەربارەی یاسای چارەم ئێستا دێنە سەر یاسای پێنجەم یعنی شێوازی پێنجەم ئەچکە ئەمە زۆر شێوازی تا کوێستچنمان هەیە تا کوێستچن لەگەر زۆر شتی بەکاردێ باشە ئەگەر تەماشا ئەو شێوازەی بکەی تەماشاکە تا question with this that these those تا question with this that these those یعنی هەندێک جاران لە ڕستە ئەوانەی تێدایە this that these those تەماشاکە ئەو دوایان چنە قوتابی بەڕێز ئەو دوایان تاکن ئەو دووەشیان کۆنا تەماشاکە this book this pen this marker ئەوە this یعنی یەکە مادام یەکە this و that هەیتیشمان these و those ئەوانەش چنە ئەوانە کۆنا دەبێت تو بزانی تاک و کۆچیە بەڕاستی زۆر گرنگە this و that تاکە these و those کۆنا ئەو چ دەرێتن بزانە دەرێت لە جیاتی this و that جێناوی ئید بەکاربێنە لە جیاتی this و that ئیتمان بەکارهێنا لۆ چکە this و that چییە this و that تاکە لە جیاتی these و those ئەمە دەبێت they بەکاربێنین ئەو جارەی لۆ چکە these و those چییە ئەوەش کۆیە کەواتە ئەوە تاکن ئەوانەش کۆیە ئیتی لەگە تاکەکان و theyش لەگەر کۆیەکان بەکاربێنە هاتم شاو نمونەی بکە this is my book بۆ نمونەم کتابێکم دەستە دەڵێم this is my book ئایا this تاکە یان کۆیە مامۆستا تاکە دەمادامێ وەرە ئیتی لە جیاتی بەکاربێنە ئاگا لێبی زۆر گرنگەوە لە ئیمتحانش لەوانە بێتەوە ئەو ساڵیش بە تایبەتی
These are my students. باش ئەو زارێ these بەکارینە هاتم شاکە these تاکەیان کۆیە کاکە کۆیە مادام کۆیە ئەمن دەبی they لە جیاتی بەکاربینم کەواتە لە جیاتی thisi ئیتم بەکارینە لە جیاتی thisi theyم بەکارهینە بە هەمان شێوە لە جیاتی thosiش دەتوانی they بەکاربینی لە جیاتی thatیش دەتوانی ئیتی بەکاربینی چکەوانە تاکن هەمیشە شەڵ بەکاردێ هاتم شاکە تا question with let ئەمە وشەی letمان هەیە وشەی let's study English shall we ئەمە هەموو جارێ ئەگە وشەی letمان هەبوو یان let'سمان هەبوو فەرقی نییە let و let's هیچ فەرقی نییە هاتوو هەموو جارێ shall we shall I بەکاربێن لۆ لێرە shall I بەکارینە چکە لێرە میمان هەیە ها لێرە می ئێستا هەفتەمان هەیە تا question with indefinite pronouns ئەو بابەتە پرسیاری وزاری هاتیتەوە بەڵام کە پرسیاری وزاری هاتەوە ئەو پرسیارە تەرک کرا لەبەرەوەی ئەو بابەتە زۆر بە تەفسیل بە چڕی لەناو کتابی سەنڕایزی پۆلی 12 نییە یعنی بە جوانی باسی کردبی هاتەوە طبعا هەموو غەڵەتیان کردبوو ئەوە بابەتە لەبەر هەندێ بەزە من باسم کردیە با تێت بگەینم مەگەر بێتەوە یاخود بابرێن لە پۆلی 10 هەیە لە 11 هەیە هەندێک ئیشارەتی پێدایە بەس لە ناو کتابی پۆلی 12 بەو تەفسیلیەی نەچوویتە ناو بابەتەکەی ئەم جێناوە لە ناسراوانەی خوارەوە تاکن بەڵام لە کلکە پرسیاردا جێناوی دەی لەگەڵیان بەکاردێ ئەمانە پێیان دەگوترێت indefinite pronouns مانای چییە؟ یعنی pronoun یعنی جێناو indefinite یعنی نادیار ئێستا کاتو دەرەی someone چێ someone لەگە چێتە یعنی تێناگەم someone ئەدی somebody هە دیار نییە ئەدی برێ everybody ئەویش دیار نییە ئەدی برێ everyone anybody anyone هیچ دیار نییە no one و nobody ئەوانە نەرێنە ئاگادار بە لە بەندێ ها ڕەنگەکەم گۆڕیە ئەوانە نەرێنە بەس ئەوانە پۆزیتیڤن چکە ئاتوو بەبیرت بێ ئەمە لە تا کوێشتری قسەکمان کردیەوە قسە لەو هەمووی ڕاستە ئەگەر ڕستەکەت ئەرێبی دەبی ئەو لای بکەیە نەرێ ئەگەر بە خۆی نەرێبی دەبی لایەکەی دی لای کوێشتنەکەی بکەیە عەکسی خۆیانی باشە ئەمانە چیان پێ دەگوترێ ئەمانە پێیان دەگوترێ indefinite pronouns جێناوە لە ناسراوەکان باشە مامۆستا چم گوتیە گوتم لە جیاتی وانە they بەکاربینە بەیان بەخۆیان تاکن ها یعنی ئەگەر لە وەکو سەبجەکت بەکاریان بینی someone یعنی یەک کەس باشە somebody یەک کەسە تەڵەبە پرسیار دەکەم مامۆستا anybody نەرەیە نەخێر ئەگەر لێبی anybody anyone نەرێ نییە ئەدی چ نەرێ مامۆستا تەنها no one و nobody نەرێ ئەوانی تر نەرێ نینە somebody calls me don't they مامۆستا هاتەمە شاکە ئەوە somebody ئەوەش they ئەمە قسەکەم کرد گوتم لە جیاتی وانە دەبی they بەکاربێن ئەوە theyم بەکارهێنا ئەدی دۆنتەکە لە چێ هێنا مامۆستا کاکە ڕستەکەت present simple یاننا ڤێربەکەت ئێسی پێوەیە بەڵێ ڤێربەکەم ئێسی پێوێ مادامەیە هیچ پێویست ناکە خۆت قەڵەخێ ڕستەکە یان دوو یان دەزی وەردەگری ئێ باشە مامۆستا تو لێرە گوتت ئەوە تاکە بەس لێرە کرد تەکۆ ئێ بەڵێ گوتم ئەگە بیکەینە تا کوێشن ئەتو دەبی بیکەیە کۆ بەس لێرە ئێستا تاکە ئاگادار بە ئێستا somebody تاکە بەس کلکە پرسیار لە دروست دەکەی دەیکەی they ئەوە کردتە کۆ لێرە دەبینین ڤێربەکە ئێسی وەرگرتێت چکە ئەو وەکو سەبجێک زائدەن ڤێربەکشی ئێسی وەرگرتێت وەکو present simple بەڵام ئەتوو لۆ دۆنتت بەکارهێنا چکە theyە ئەتوو they دەزی لەگە بەکاردێ بەکار نایە ناچاری ئەتوو دۆنتی لەگە بەکاربینی باتەمەشای نمونەی دووە بکەم everybody ئەوەش everybody is ready to attend the exam طبعا everybody دەکەمە they پێم گوتم ئەوانە دەکەینە they باشە ڕستەکەت پۆزیتیڤە یان نێگەتیڤە مامۆستا ڕستەکەم پۆزیتیڤە مادام پۆزیتیڤە مامۆستا ئەتوو ئیزت گۆریە لە بۆ ئاری ئێکو دەبی ئێ چ بکەم ئیزی بەکاربینم لێرە لەگە they ئیز بەکار نایە ناچاری مادام ئەم تاکەت کردە کۆ دەبێ ئەم ئزەش بکەیە ئار وازحە دەبێ ئەمەش بکەیە ئار مادام وایە everybody is ready دەبتە چێ aren't they تەمەشا ئەم ڕستەی بکە nobody was present there were they مامۆستا ئەو ڕستەیە پۆزیتیڤە یان نێگەتیڤە ئەو ڕستەیە نێگەتیڤە چکە ئەمن گوتم nobody لە پێشتر گوتیتم nobody یان no one ئەوانە نێگەتیڤە مادام ئەلێرە نێگەتیڤە دەبی ئەمن ئەوەی بکەمە پۆزیتیڤ ڕاستە نۆتم نییە خۆش نۆت شەرت نییە هەموو جارە ڕستەی بکاتە نێگەتیڤ ئێستا ئەوە نۆتشی تدانیە بەلام نێگەتیڤە ئەو ڕستەیە مادام نێگەتیڤە ئەوە ئەتوو ئەو لای دەکەیە پۆزیتیڤ باشە مامۆستا nobody کردە چێ کردمە they ئەوە nobody دیارە ئەوە دەیگۆڕنە بۆ they was طبعا لێرە تاکە was لەگە بەکارهێنەیە بەس کە ئەتوو کردتە they وەزەکە نامینێ دەبتە where ئۆت ئەوانە دەبی ئاگەر لێبی ئەو وەزوێرەش دەگۆڕدرێ لە گەرەوی باشە ئەمانە چنە ئەمانە
تا question with indefinite pronoun ئەو جا ئەوانە لۆ مرۆڤی بەکاردێن ئەگەر تەماشایان هەمووی لە بۆ مرۆڤی بەکاردێ مەثەڵەن دەرێ someone somebody everybody everyone هەمووی لە بۆ مرۆڤی بەکاردێ بەڵام ئەمە شتمان هەیە عینی indefinite pronoun بەڵام ئەو جارێ لە بۆ شتی بەکاردێت تەماشاکە ئەم جێناوە ناسراوانەی خوارەوە تاکن بەڵام لە کلکە پرسیاردا جێناوی ئیتیان لەگەڵ بەکاردێ ئەمن تازە دەبنگۆ ئەوانە جێناوی دەیان لە زیاتی بەکاردێ ئەو جارە دەرێم کاکە ئەوانە جێناوی ئیتیان لەگە بەکاردێ با پێت برێم ئەگەر لە بۆ مرۆڤی بوو دەبی دەی بەکاربینی بەڵام ئەگەر لە بۆ شتی بوو هاتم شاکە something think ئەوە thingە think یعنی شتێک یان دەرێ anything دیسان thingە everything ئەو جارێ nothing کە نەرێەوە ئاگادار بە ئەوە نەرێ ئەگەر think بوو ئەگەر ئەشیا بوو ئەتو ئیتی لۆ بەکاربێنە ئەگە مرۆڤ بوو دەبی دەی لۆ بەکاربێنێ ئەوە وازەحە باشە با بێن تەماشا ئەو دوو نمونەی بکەین دەرێم چێ nothing has been there has it ئەو ئیتەم لە چێ هینە مامۆستا کاکە ئەو ئیتە لە جیاتی nothingە مامۆستا لۆ دەی دانانەی چکە ئەوە thingە thing دەبی ئیتی لۆ بەکاربێ باشە has been there ئەوە هازەکەیە هازەکەم بەکارهێنایتەوە لۆ هەزت بەکارهێنە مامۆستا چکەوە بینە بینی نابینی ئەمن گوتم ئەگەر هاز و هاف و هات پیپیان لە دوا هات بوو ئەوە ئەتو ناچاری بەکاریان بینیەوە ئەوە بەکارمهێناوە something is happening there isn't it ئەو ئیتە لە چێ هێنا مامۆستا ئەو ئیتە somethingە هاتم شاکە somethingم گۆری لە بۆ ئیت ئەوە کرمە ئیت مامۆستا لێرە ئیزە ڕستەکەت پۆزتیڤە بەڵێ ڕستەکان پۆزتیڤە لێرە دەکەمە نێگەتیڤ و دەبتە isn't ئەمەش چ بوو ئەمەش باسی ئەوەم لە بۆ کردی باسی indefinite pronounەکانم لە بۆ کردی ئەو جارەی دەرێم تا question with there هەشتەمە بەڵێ هەشتەمە و ئاخر یاساشە لە تا question دوای هەندێک نمونەی وزاری و کۆتایی پێدێنین ئێستا تا question with there ئەگەر تەماشا بکەی there ناگۆڕێ there هیچ ناگۆڕێ تەماشاکە ئەگەر لە ڕستەکە وشەی there هەبوو ئەوە بەکاری دەهێنینەوە هیچ گۆڕانکاریەکمان نابی زێردەی بەکاربێتەوە هاتەوەش لە وزاری جارەکاتەوە دووبارەش دێتەوە there is nothing wrong with her ئەوە there ئەوەش there باشە there is nothing wrong with her تەماشاکە زێرەکەم بەکارهێناوە ئیزیشم بەکارهێناوە مامۆستا ئەدی لۆ هەر پۆزتیڤە ئەو لای نەخێر nothing ئەم پێم گوتی nothing نێگەتیڤە مادام نێگەتیڤە ئەو لای دەکەمە چێ دەیکەمە پۆزتیڤ negative positive زۆر باشە تەماشا ئەو ڕستەی بکە there weren't any problem when you talked to him were there ئەوە there دەستکاری ناکەم وچ خۆی دەنووسمەوە و هەروەها لێرە وێرنتم هەیە لێرە وێرندانەیە negative positive هیچ کێشەیەکی نییە باش قوتابیانی بەرز ئەوە تا question لەگە بەڕاستی هەشت حالەتە یعنی حالەتەکان زۆرن بەڵام ئاسانە هەندێکیان وچیەکەن دەتوانانی بەو شێوە بە نیشانیان کەی و هەندێکیشیان زۆر ئاسانن بەڵام هەندێکیشیان دەبێ سەرنجی بدەیە یعنی بۆ ئەوەی تێک هەڵی نەکەی زۆر باشە ئێستا دێنە سەر ئاخر مەرحەلەمان ئەویش هەندێک پرسیاری وزاری هەڵ دەکەین کە ئێمە زۆر گرنگە یعنی ئەتوو هەموو شتی بزانە ئەگەر نەزانی دوو پرسیاری وزاری هەڵکەی کەواتە ئەتوو چ دەکەی زۆر باشە پرسیاری وزاری پرسیاری یازدەمان هەیە they had to attend the meeting yesterday ئەمن پێم گوتی هاتیە had to باشە باش ئەوە هاتومان لە بۆ هاتیە باشە they had to attend the meeting yesterday هەیە هەر بەخۆی پێت دەرێ پاس سمپڵە تەماشاکە yesterday بەخۆی پاس سمپڵە و هەروەها هاتووشی تێدایە مادام وایە ئەمە دەبێت چ بەکاربێنم ددی بەکاربێنم دەیم هەیە ئەوەش دەی دەبتە چ دەی دەبی ئەو بەخۆی پۆزتیڤە دەبی ئەمن چ بکەم نێگەتیڤی بەکاربێنم کەواتە C is right دەی برەی didn't they ئەوە یەکیان پرسیارە چکەمان هەیە پرسیاری دوازدە the underlined part in تەماشا دەرێ ئەوەی خەتی لە ژێر درایە تەماشا بکە the underlined she doesn't cut her finger does she ئەوە underline پارتەکەیە ئەوەی خەتی لە بندایە is سێ نەوعی دایتە دەرێ ئەوە negative questionە دەرێ ئەوە all of them یعنی بابرین هەم تا questionە هەم an informative questionە دەرێ ئەمە چ questionێکە ئەمن بەتون گوتیە ئەگەر بۆشایەکە لە ئاخیری بوو ئەوە تو یەکسەر بەبێ مشکلە دەرێ ئەوە تا question
ئەمە چیان هەڵبژێرم دەرێم it is a tug question tug questionە هیچ پێویست ناکە خۆتمان دیکەی بۆ شایەکە لە ئاخیریە و بابرێن داواکراوەکە لە ئاخیریە مادامەیە ئەوە tug questionە پرسیارە چکەمان هاتیتەوە پرسیاری سێزدە the drivers have to drive slowly هاتمەعەت have toمان هەیە have to باشە لە دوای the drivers ئەتو دەبی بکەیت دەبی بکەیت they they طبعا دەبی they بی they هەموو they تێدا مشکلەمان لەوەی نییە بەڵام have to چت پێ دەرێ ڕستەکەت present simple present simple بی دوو یان دەزی بەکاردێنی باشە ئێستا ئەمن لەبەرەوەی دەیم هەیە دەبی دوو بەکاربێن ڕستەکەت پۆزیتیڤ یان نەگەتیڤە ڕستەکان پۆزیتیڤە دەبتە چ دەبتە don't they باشە دەبتە don't they ئەوەش پرسیاری سێزدە چاردەمان هەیە they have already finished ها جەماعەت finished ئەوە پیپیە ئەوەش هاڤە کەواتە هاڤ ئەگەر پیپی لە دوا بێتن چ دەکەی دەبی هاڤەکەی بەکاربینینەوە ئەلێرە دوو بەکارینە لێرە هاڤە لێرە دۆنتە لێرەش هاڤنتە ڕستەکەت پۆزیتیڤ یان نێگەتیڤە نێگەتیڤ پۆزیتیڤە دا ئەتو دەنا دەبی ئەتو نێگەتیڤەکەی هەڵبژێری ئەوە ئەی ڕاستە بابێنە سەر پرسیاری پازدە the house is old nobody wants to live here ئەو بەشەی یەکەمی دایتە تو بەس لۆی لێت بشێوێنی the house is old باشە ئیشمان بەوەی نییە دوای دەرێ nobody wants to live here یعنی nobody دا nobody نەرێ ئاگادار بە ئەوە نەرەیە wants present simple کەواتە مادام ڕستەکەت نەرێ بێت و ئەرێ هەڵبژێری ئەوە نەرێ ئەوەش نەرێ ئەوەش نەرێ هەر هیچیان نابی دەبێت تو بیکە ئەرێ دەرێت چێ do they لەبەرەوەی ئەوەی دەکەی they ئەوەش دەبتا do they لەبەر چێ چونکە ڕستەکەت نەرەیە دەبی ئەتو ئەرەی هەڵبژێری یعنی پۆزیتیڤی هەڵبژێری ها ئەوانە هەمیان نێگەتیڤن we can't get home until next week we will not get home تەماشاکە ئەوە won't یعنی will not okay will not get home until next week شتەیە هەر کێشەی نییە کەواتە دەرێی چمان هەیە ئارمان هەیە شنو من ئارم نییە want you نێگەتیڤە لۆ نێگەتیڤ هەڵبژێنەوە ئەوەش نێگەتیڤ کەواتە ئەمن دێم ئەمن will you هەڵدەبژێرم وەکو ڕستەیەکی پۆزیتیڤ یعنی ئەو پۆزیتیڤ و نێگەتیڤە زۆر یارمەتیت دەدا آخر پرسیار ئەگە تەماشا بکەین لە پرسیارەکانی وزاری you have to take your passport and the air ticket have to مان هەیە ئەوە have to باشە you have to take your passport and the air ticket تەماشا بکە ئەتو چ بەکارێن دەرێت didn't you دوای دەرێ haven't you دوای دەرێ don't you دوای دەرێ aren't you یوەکەی مشکلەمان نییە بەس لەبەرەوەی have to وە ڕستەکەمان present simple گوتم ئەمەش یوم هەیە ڕستەکەشت ئەوەیە دەبی ئەتو هەر بستی چ هەڵبژێری دەبی دووەکەی هەڵبژێری ڕستەکەت پۆزیتیڤە ئەتو نێگەتیڤەکە دەبتە don't you زۆر باشە قوتابیانی بەڕێز ئەمانە چەند نمونەیەکی پرسیاری وزاری بوون دەربارەی tug question طبعا هەر وەکو باسم کرد tug question بابەتێکی فراوانە پرسیاری تریشمان هەیە و مەواضیعی تریشمان هەیە ئەتو دەتوانی هەموو پرسیارەکانی وزاری حل بکەیت دەتوانی یعنی بابرین زیاتر ئیش لەسەر بابەتەی بکەیت بۆ ئەوەی بتوانی کۆنتڕۆلی بابەتەکەی بکەیت هیوادارم سوودتان وەرگرتە بێ و کاتێک خۆش